ناوی خوای گەورە سەرەتا بەخێراتنی ستافە جوانەکەتان و کەناڵە بەڕێزەکەتان ئەەکەین. طبعا من ناوم عومەر ئەبوبەکرە، ساڵی 2009 وەکو ڕاژە و دامەزراندن بۆ یەکەمی جار هاتمە گوندی مەرگە لە کاتێکان نەمبینی بۆ ڕاستی یەکەم جارم بۆ گوندی مەرگە ببینم. طبعا کە هاتین ئەم بنکەیەکی زۆر کۆم بوو، هیچ دار و سەوزایەکی تیان نەبوو، بە حەقەت هەستێکی زۆر ناخۆش و نیگەرانی دایگرتین بەڕاستی. لەگەڵ دەست بەکاربوونمان پاڵپیانی لەگەڵ ئیشوکاری ڕۆژانەی کە نەخۆش ئەهات بیرمان لەوە کردەوە کە چۆنەڵی دار و سەوزاییەکی زۆر بچێنین. بە حەقەت ئێرە ئاویشی نەبوو، ئێمە دۆخی بنکەکەمان بە بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی ڕاپەڕین ڕاگەیان، بە سوپاسەوە هەوڵماندا بیرمان لێدا خانۆکەمان نۆژەن کردەوە و بنکەکەمان کرد بە 24 کاتژمێری، ماڵەکەمان هێنایە ناو بنکەکەەوە. لە ڕاستە ینی بە هەوڵی بڵین خانەوادەکەمان خێزانم لە دوای دەوامی ئاسایی لە کاتە پشوەکانی خۆمانە بە حەقەت ئێمە دەستمان کرد بە دارچاندن، بەڵام بەداخەوە سەرکەوتوو نەبووین جاریەکەم لەبەرەوەی ئێرە شوێنێکی ئاژەڵداریە، ینی بەشێکی زۆری دارەکان ئەمانچان نەمانەتوانی بیپارێزین. دوجار لە حەوشەی خۆمانە بە مسافەی 3 متر چەمەنتۆکەمان بڕی، دارەکانمان گەورە ئەکرد بە مەسافەی 3 متر و 3 مترونی و ئەوانە و دواتر لە دەرەوە ئەمانچەند. سوپاس بۆ خواشتێکی زۆر جوان دەرچوو، کۆمەڵێک داری زیینە و داری بەردار و ئیتر گوڵ و گوڵزار و پەرەمان پێدا بە بەردەوامی لە دوای دەوامی ئاسایی ئیتر کاتی و پشووی خۆمان بۆ تەرخان کرد. بەڕاست خۆشەویستی بۆ خەڵک بۆ پیشەکەت و چۆنەڵێ بۆ خەڵکی سنوورەکە بە شێوەیەکی گشتی ئێمە پەرەمان بەوەدا کە جگە لە کەرتە تەندروستێکە ژینگەشی ئاوێتەکەین. بەڕاستی بۆیە سوپاس بۆ خۆیانی دەستمان پێ کرد، ساڵ بە ساڵ پەرەمان پێدا، بە تاکید خۆی پەروەردەی خانەوادەی زۆر گرنگە و خۆشمان بە بەردەوامی شتمان لەسەر خوێندۆتەوە و لە بواری تریشە ئیشمان لەسەر کردووە. ڕاستی بۆیە بە پێویستمان زانی ئەم شتە لە لادێشا تەطبیقین و نەک لە بنکە تەندروستێکەیە. ئێمە پەرەمان پێدا کە لە سنوورەکە 6,000 دارمان چان. بەڕاستی بەشێکی زۆری ناوەندە پەروەردەییەکان ئیشمان لەسەر کرد، دار و سەوزاییمان لەوێ شاچاند، ینی بەداخەوە ئێستا بەشێکی زۆری بۆ نمونە مەکتەبەکان ناوەندە پەروەردەیەکان مزگەوت و حتا زانکۆکان ئەمە ئیش لە زانکۆی قڵازی دارمان چاندووە، ینی ئەوانە خاڵین لە سەوزایی زۆر بە بەرنامە ئیشمان لەسەر ژینگە کرد لە پاڵ کەرتە تەندروستێکە، ینی گەشتە ئەو ڕادەی کە ئێمە بە بەردەوامی ڕێکخراوی ژینگەی بێنین لە مزگەوتەکان لە ناوەندە پەروەردەییەکان سمیناریان بۆ بکەین، سەوزایی بچێنین لە مارکێتەکان هەتا لە ڕێگا دوورەکان و لە تەواوی سنوورەکە بۆ منە ئارامگاکان یان بەشێکی زۆری کەسایەتیەکان کە وەفاتیان کردووە، یعنی بۆ نەمان بە فرسەت زانیوە و دار و سەوزاییمان چاندووە. بێگومان وەکو پەیامێک ئێمە زۆر جاریش باسی ئەەکەین، یعنی تەواوی ناوەندە تەندروستەکان پێویستە کە گرنگی زۆر بە ژینگە و بە سەوزایی و بە گوڵ و گوڵزار بدەن. بێگومان کاریگەری زۆر باشی لەسەر دەرونی نەخۆش ئەبێت، ینی خۆی هەتا چەمکێکی زانستی دەرونی هەیە کە ئەڵێ ینی تێکەڵاوبوون لەگە سروشتا نەخۆشی خێراتر چارەسەرەکە. ئێمە ئێستا پەیوەندیەکەمان لەگەڵ نەخۆشە، بەڕاستی لە باتیەوەی کە نەخۆش بێت دیوارێکی تەبیعی سپی ببینێ و بۆنی داو دەرمان و تەداوی و نەخۆشی ببینێ ئەوە کات ینی سیرەکەی گوڵ و گوڵزارێکی جوان، مەسەلەن بۆنی گوڵ و گوڵزارێکی خۆش، ئەمە کاریگەری ڕاستەوخۆی لەسەر دەرونی ئەبێ. حتا پەیوەندیەکەمان زۆر جار لە عیلاجەوە ئەبێ بۆی کە ئەو گوڵە جۆرێکە لقەکەی چۆن ئەڕوێ، ینی پەیوەندیەکە ئەبێ بەوە. بەڕاستی وەکو ئەشی بینن، ینی بە مسافەی نزیکی 50 مترێک تا دێتە ناو بنکەکە بەناو ئەو گوڵە حتممە سەرنجی هەر ڕاکێشێ نەخۆش تەواو ئارام ئەبێتەوە. بەڕاستی ئێمە بەیانیان کە دێن بنکەکە ئاشۆین، بە حەقەت دەرگای بنکەکە ئەکەینەوە و بنکەکە ئاشۆین لەبەرەوەی ئێمە هیچ کارگوزار و پاسەوان و وەرەقە بڕ و ئەوانەمان نییە. ڕاستی کە نەخۆشیش دێ بڵین وەرەقە بڕش هەر خۆمانین، وەکو تێبینیمان کردو بەشێکی زۆری گوندەکانی سنوورەکە سەردانمان ئەکەن. بە حەقەت تەواوی جۆرا جۆری نەخۆشیەکان دێن. ڕاستی ئەمە ئەرکێکی قورسە بۆ ئێمەش بە حەقەت، چکە ئەرکی پزیشکی هەریەکە و اختصاص و
تایبەتمەندی خۆی هەیە ڕاستی بەڵام لە لادەیە نەخۆشی چاو دێ سوتاوی دێ مار و دوو بشک دێ ئیسحال و ڕشانەوە دێ فەقەرات و پشت دێ هەموو جۆرەکانی نەخۆشی دێ بەڕاستی یا زۆرجە حاڵەتی حادیسە و ڕوودا و دێ ئەوانە تۆ ئەبێ وەکو تاکە شەخص من کارمەندێکی بەڕێزم لەگەڵایە شانازخان کە لە شاری ڕانیەوە دێت بۆ خۆشم وەکو لێپرسراوی بنکەکە بەڕاستی ئەمە ئەرکێکی قورسە بۆ ئێمە بەڕاستی لە شارە تیم هەیە بە تیم ئیشەکانەکەن بەڵێ ئێمە بەپێی ئەو سزلەی کە تێبینیمان کردووە زیاتر لە 19 گوند سەردانی ئێرە ئەکەن و زۆر جار حاڵەتەکان ئەوە مەترسیدار و حاڵەتی کوتوپڕن ئێمە ئۆتۆمبیلی خۆمان وەکو فریاگوزاری بەڕاستی وەکو ئۆتۆمبیلی فریاگوزاری بۆ ڕانیان ئەبین بۆ دوکانیان ئەبین بە زیاتر بۆ ڕانێ تەواری لەوێ بەڵێ بەشێکی زۆری خەڵکی ئەم سنوورە پەککەوتن پیر و پەککەوتە و دایە حازی و مام حازی پیرن و ئیتر هەیە بە زۆر جار ناتوانن بێنە ئێرە بەشێکی زۆری قادرمی زۆریان هەیە و کەڵەکە بەردە و سیرەکە عملیاتێکی بۆ کراوە ئەبێ بچی لە ماڵە خزمەتیشیکەین ینی سوپاس بۆخوا ئێمە بۆ دڵمان زۆر خۆشە کۆتوانیمانە تەواوی خەڵکی گوندەکانی سنوورەکە زۆر بە ئاسایی بتوانن داوامان لێ بکەن بە هاناشیانەوەچین ئەمە زۆر جار ڕۆژانی هەینی کات و پشی خۆمانەگرین چکە ئەزانین گەشتیارێکی زۆر دێتەم سنوورە یان ئێمە زۆر جار حاڵەتی قارچکە بووە قارچکی ژەهراویان خوارد حاڵەتی مار و دوو بشکەکان بە شێوەیەکی گرسی لە ئێستا بە دواوە حاڵەتانە زۆرن ئەم ساڵ و پاریش لە بەهارە گەشتی گوندەکانی شا بەشدارین ئاڵای تەندروستیە بین لەوێ هەڵە دێن کاتی خۆمان بۆیان تەرخانەکەین ئەمە هەتا چەند جۆرێکی مارم ئەم ساڵ بردبوو بەهارە گەشتی فستیڤاڵی گوندی مەرگە بوو لەوێ ڕێنمایی تەندروستی بە ماری ژەهردار چۆنە ماری بێژەهر چۆنە یان بەعام ئەوانەی کە پێوە دەرەکان چۆنن خۆی لە ڕاستیاوە خاڵەشی زۆر گرنگ بوو ئێمە جگە لە کەرتە تەندروستێکی خۆمان ینی ئەولەویەتمان داوە بە وشیاری بەڕاستی بەدەیان ڕێکخراوی تەندروستی هێناومانە سیمینارمان کردووە زۆرجار چوونەتە ماڵەکان پۆستەرمان بردووە جۆرە جاری و جار هەبووە مەسەن ڕێکخراو هاتووە 10 جۆری پشکنینمان بۆ خەڵکەکە کردووە یا مەسەلەن ڕێنمایی بۆ تەواوی نەخۆشی گوازراوەکان لە کۆڕۆ ناولەوانە یان نەخۆشی شێرپەنجەی ئافرەتان و ینی لەسەر نێرگەل لە ینی ڕێنمایی بە بەردەوامی ڕێنمایی تەندروستی وشیاری تەندروستیمان کردوتە خاڵێکی گرنگ بە حەقەت چکە فەراغی زۆر گەورە هەیە بەڕاستی لەو بوارەشە بۆ ئێمە وەک باسیشم کرد تەواوی ئەرکەکان زیاتر ئەرکی چۆنڵی بەتەنیا و ئیشاکەینەوە بۆ ئێمە زۆر قورسە بەڵام دڵخۆشیشین سوپاس بۆخوا کە توانیمانە ئازار و ناڕەحەتی خەڵکی سنوورەکە کەم بکەینەوە وەکو سەرچاوەیەکی ئومێد بەڕاستی لە بنکەکەی ئێمە ئەڕوانن بۆ خۆشمان زۆر جار نەک زۆر جار بەشێکی زۆری کاتەکان حتا مەسەلەن پێداویستەکانی شەر بە ئۆتۆمبیلی خۆمانە هێن چکە ئۆتۆمبیلی فریاگوزاریشمان نییە وەک باسم کرد کارگوزار و پاسەوان و وەرەقە بڕ و ئەوانەمان هیچی نییە بەداخەوە ئەوانە هەمووی کردمانە بە ئەرکی خۆمان بە خۆبەخشی وەکو خۆبەخشیە نەک لە بەرابەر یا پارە وەرگین سوپاس بۆ خۆیانی ئەو فەراغانەمان پڕ کردوتەوە لە ڕاستە ئەرکی باغداریش کە وەک باسم کرد لە دوای پشووی و دەوامی ئاسایی خۆمان ئەویش هەر بە جۆرێک لە جۆرەکان ئەرکێکی زۆر قورسە بە حەقەت چکە ئەم گوڵانە بەداخەوە ئێرانی شوێنەکە و خاکەکەی وایە شاخە ڕاستی ئەبێ بە بەردەوامی گڵی تازەی بۆ بێنین زبڵی پەینی بۆ بێنین و دارەکان خزمەتیان کەی هەڵی پەرداودی لقی تازەیان بچێنی ئەمانە هەمووی چۆنەڵێ بۆ خۆمان جۆرێک لە خۆشەویستی و لە ئاسوودەی ڕۆحیمان هەیە لەگەڵیا ئەینا بۆ خۆی ئەرکێکی قورسە ئاودانیان بە هەمان شێوە هەر دارێک یعنی تەسەوەر کە چکە خاکەکەی وایە ئەبێت دار بەدار تۆ ئاوی دێ ڕاستی ئەمانە مەسەلەن هەیە لقێکی وشکە بێ هەیە ڕەشەبای هەیە بەشێکی ئەشکێنی تر ئەمانە هەمووی بۆ خۆی بە بەردەوامی ئەبێ چۆنەڵێ خزمەتیکەی بە حەقەت لە ڕاستی ئەمە وەک باسم کرد بەشێکی زۆری داری زیینە و داری بەرداریشمان چاند ئێستامە گوێزمان هەیە هەنجیرمان هەیە ترێمان هەیە قۆخ و ئیتر هەنار و قەیسی زۆر باشمان هەیە بەڕاستی هەنگی دنیامان هەیە ئەمانە هەمووی بەشێکن لە چۆنەڵێ ئەنی سروشتی گوندەکە خۆ حتا لەو فترانەی پێشوو جۆرەی دارێکمان هێنا کاباکی پێڵێن کە وەکو لیمۆ وایە قەبارەی گەورەی بەخە کاڵەگێکە بێ و ئەو سپیدارانش سپیداری دەرەوەی گوندەکەن بە حەقەت پێڵێن سپیداری تورشی پێڵێن ئەینا
مەسەل سنۆبەر و ئەمانە هەمووی گوندەکە خۆیەتی بە حەقەت لێرەوە سپاسی گەنجەکانیش کەم کە زۆر هاوکارن هەر کاتێک پێویستمان پێ بێت زۆر هاوکارن دێن مەسەلەن پێکەوە ئیشەکانەکەین بەڕاست لە ڕاستە ئێرە عادەتەن بنکەی تەندروستی و مەڵبەندی تەندروستی و نەخۆشخانە شوێنی ئازارە بەڕاستی ئێرە بە سوپاس یان سوپاس بۆخوای گەورە بۆتە شوێنێکی ئارامبەخش بۆ خەڵک بۆ کاتی پشوو بۆ ئیسراحەت دێتە ئێرە زۆر جار منداڵ دێن لێرە شت ڕاخەن یاری ئەکەن کە بۆ خۆی منداڵ لە هەر شوێن یاریکرد نیشانەیە ئەو شوێنە زۆر ئارامە و شوێنێکی زۆر خۆشە بەڕاستی ینی وەکو باسم کرد بۆتە بۆنێ یان شوێنێکی کۆمەڵایەتی خەڵکیش چکە پارک و ئەوەی تێدانە بەشێکی زۆری گەنجەکان پیرەکان بەتەمەنەکان هەتا لە خوشکان زۆر جار دێن لێرە کات و پشوو ئیسراحەتی خۆیان لێرە بەسەرە بن کاتێکی خۆش وەرەگرن ئەوە بۆ خۆی بۆ ئێمە هەستێکی زۆر خۆشە بەڕاستی کە بنکەکە لە ترس و ئازارەوە بۆتە شوێنێکی چۆنەڵێ دڵخۆشکردن و پشودان و ئارامی بەڕاستی خۆی بە خۆشحاڵیەوە زۆر جار هەموو ئەوانەی کە دێن ئەبینێ کۆمەڵی گوڵ و گوڵزاری لێڵێ مش گوڵێکی زۆر جوانمەیە ئەم جارە بێمەوە ئەیهێنم بە فعلیش ئەیهێنێ مەسەلەن یا زۆر جار خەڵکێک بە میوانی بە گەشتیاری بێرایەتێ ئەپەڕێ ژینگە دۆستە مەسەلەن ئەگەڕێتەوە سەرنجی ڕاکێشەوە لە کاکە منیش گوڵ دێنم شت دێنم بە سپاسەوە ئەمە مەشتەلیش هەیە کاک سعدون هەیە کە قادر سعدون بەردەوامیش هاوکار بۆ گوڵ و داری جینە ئەوانەی بۆ هێناوین بە حەقەت لێرەوە سپاسەکەین یعنی ئەوانە هەمووی بۆ خۆشتی دڵخۆشکەرن و وەک باسم کرد پەیوەندێکی ڕۆحی جوان دروست بووە جگە لە پەیوەندی پزیشکی و دا و دەرمان و ئەوانە ئەو بۆ خۆی جێی دڵخۆشیە بۆ ئێمە بە حەق لە ڕاستیە ئەو بیرۆکە من ویستم لە مەکتەبە هەموو منداڵێک کە ئەچێتە مەکتەب دارێک لەگەڵ خۆیان بچێنێت و لەگە خۆیان گەورە بێ و ڕۆژانە ئەو بڕئاوی کە ئەیبات بەشێکی بکاتە بندارەکەی خۆیەوە بە هەمان شێوانەی کە وەفاتی شەکەن بۆ نمونە چەند ساڵە تەمەنەکەی ئیتر بەپێی تەمەنەکەی بتوانێت دار بچێنێ شوێنێ سەوزکە ئەمە شەروەکو یادگاریەکی جوانە ڕاستە ئەم بەجەستە مەسەلەن نێژراوە و کۆچی کردووە بەڵام تۆ لە بەرامبەرە دار ئەنێژی و چۆنەڵێ ژیان دروستەکەیتەوە بە حەقت